لافاو یان سێڵاو حاڵەتێکە کە ئاو بە هەر هۆیەک وەکو بارینی زۆری باران لە شوێنە هەمیشەیەکەی خۆی بچێتە دەر. دیاردەیەکی سروشتیە و بریتیە لە هاتن و داپۆشینی ناوچەیەک بە ئاوێکی زۆر و بە خێرایی کە ئەو بڕە ئاوە زیادە لە توانای هەڵگرتن و تێپەڕبوونی سروشتی بە ناوچەیەکدا زیاترە کە لەوانەیە لە چەند سانتیمەترێک تا ڕادەی داپۆشین و ڕاماڵینی بیناکان بێت یاخود بریتیە لە خێرا نقمبوونی ناوچەیەک بە ئاو. لافاو بە شێوەیەکی گشتی و بربڵاو ئەوەی کە باوە بریتێ لە داپۆشین و تێپەڕبوونی ئاو بە شوێنێکدا کە لە توانای سروشتی ئەو ناوچەیە با بڵێن زیاترە بۆیە ئەو ناوچەیە داپۆشێت بە شێوەیەکی گشتی و هەروەها ئەبێتە هۆی ڕاماڵین و داخوران و تێکدانی سروشتی ئەو ناوچەیە کە هەمانە. بەگشتی ئەگەر قوڵی و خێرایی لافاو زۆر نەبێت چەند سوودێکی هەیە لەوانە خاک بەپیت دەکات. لە ناوچە وشکەکان ئەبێتە هۆی سەرچاوەی ئاو. لە ناوبردنی هەندێک مێرو و نەخۆشی زیانبەخش لەسەر خاک و ڕووەکە کورتەباڵاکان. سوودی بۆ ڕووبارە مەودا درێژەکان هەیە لە پاراستنی خواردن و ژینگەی ئاوی و هێشتنەوەی سامانی ئاو. کاتی دروستبوونی لافاوە بە تایبەتی لەو ڕووبارانەی یەخ لەو چەمانەی کە وەرزین پێشبینیکردنی باران زۆر زۆر گرنگە لەم حاڵەتەیە بۆ دروستبوونی لافاو چونکە تێپەڕبوونی ئاو بەو چەمانەیە کاتێک ڕۆدات کە بارانێکی زۆرە بارێت لە وەرزێکە لە فترەیەکی زەمەنی کورتە بۆیە لافاو بۆم شێوازە لەو ڕووبارانەی یاخود لەو چەمانەی کە وەرزین زیاتر ڕوەدات وەک لەو ڕووبارانەی یاخود چەمانەی کە هەمیشەی. هۆکارەکانی دروستبوونی لافاو بە شێوەیەکی گشتی لە گۆڕانکاری کەشوهەواوە دەست پێ کات گۆڕانکاری کەشوهەوا ئەمڕۆ بۆتە هۆی بارانی بەخۆر لە هەندێک ناوچەیە ڕووبدات و لە هەندێک ناوچەیە بارانی بەخۆرمان کەمتر بێت و هەروەها کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی لەو ناوچانە یەکێکی تر لە هۆکارەکان ئەوە پاشان ئەم بارانانەی کە ئەبارێت ئایا مودەکەی چەنە یاخۆت دیوریشنەکەی چەنە ئایا لە مودەیەکی زەمەنی کەمە ئابارێت یاخۆت زۆرترە ئابارێت و هەندێک کات با بڵێن تێکدانی سروش لەلایەن مرۆڤەکانەوە کە بەکارهێنانی ئەو زەویانەی کە لە دەوروبەری چەمەکانان یاخۆ لە بەشی سەرەوەی ڕووبارەکانان یەکێکی تر لە هۆکارەکان و پاشان لە هۆکارە دەستکردەکان هەمانە هۆکاری تەقینەوە ئەگەر هەندێک تەقینەوە ئەبێتە هۆی ڕووخانی بربەستە ئاویەکان و هەروەها هەندێک جار بوومەلەرزە زیان نەگەیەنێت و ئاسی ئاوی شوێنێک بەرزەکاتەوە ئەمانە کۆمەڵی هۆکاری سروشتی و دەستکرد بوون بە شێوەیەکی گشتی لە دروستبوونی لافاودا. زیاتر لافاو بەهۆی بارانی بەخۆڕەوە دروستە بێت بەڵام بارانی بەخۆر لە چ کاتێکدا کە سروش تێکدرا لەلایەن بەکارهێنانی ئەوانەی کە زەوی بەکارهێنن شوێنی نیشتەجێبوون بینایی باڵەخانەکان ئەکرێن ئەم سروشتانە کە تێکە درێت بۆیە بارانی بەخۆر ڕێڕەوەکەی خۆیە گۆڕێت بۆ دروستبوونی لافاو چونکە بەرتەسکبوونەوەی ئەم چەم ڕووبارانە ئەبێتە هۆی دروستبوونی لافاو یاخود بەرزبوونەوەی ئاستی ئاو ئەگەر بارانەکە کەم بێت یاخود بەخۆر بێت. ڕۆژی هەینی هەفتەی 12/2021 لە قۆناغی سەرەتایی شەپۆلی بارانباریندا و بەهۆی بارانی بەخڕ و دروستبوونی لافاو لە 15 گوند و ناحەی هەولێر 12 کەس گیانیان لەدەستدا. بە خودای خەکەشی زۆر زیادمان بۆ لێرە بەڕاستی یعنی زۆر بە تایبەتی ئەو دەوروزیرانانەی ما ئەو لای یعنی 400-500 ماس دەرمەند بۆ لەو منتیقەی بە خودای حکومەت ئەم هەندە شتێ برین حکومەت نییە یعنی خەرکە بەخۆی زیادە ڕێوی دەکاتە ئێستا میسالە مارم لێرەیە وردە وردەکەندی پڕەکەمەوە ئەو سیمی دەکەم یا گورفەشی دەکەم یا خانێکی دەکەم
ئەو کارەکان بەڕاستی لە خۆمانە ئەوانە بەس لافاوەکەش بەڕاستی زۆر بوو یعنی ئەو تەمەشا بکەی ئەو شتە ئیلاییە ینی گونە عباری ئەمە برێ ئەوانە بەس بە تایبەتی دەستخۆشی لە مدرنیاییە و سەرۆک شارەوانی قوشتەپەی دەکەم بەڕاستی ینی کارمەندەکانیشی خەرکی خێرخواست کۆمپانیایەکان بەڕاستی زێ دەستخۆشینە بە خودای خەرێک هەندێک ئەوە بەڕاستی هاوکار نەبووە. بەپێی ڕاگەیەندراوی بەڕێوەبەرایەتی کەژناسی و بوومەلەرزەزانی باشووری کوردستان لە ماوەی 24 کاتژمێری هەفتەی 12 2021 لە سەنتەری شاری هەولێر تەنها 4 ملیمەتر باران باریوە. زۆرترین بڕی بارانبارینیش لە گوندی یاخسەمەری سەر بە شارۆچکەی دوکان بووە لە پارێزگای سلێمانی کە بڕی 8.42 ملیمەتر بووە. تێگڕای بارانبارینیش لە سنووری پارێزگای هەولێر 73 ملیمەتر باران بووە و لە سەنتەری شاری هەولێریش نزیکەی 6 ملیمەتر باران باریوە. پێشەچی پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو قوربانیانی ئەم کارەساتی کە لە قوشتەپە و نەحەی دارەتوو ڕوویدا بەداخەوە بەڕاستی ئەو شەوە شەوێکی زۆر ناخۆش بوو بۆ دانیشتوانی خەڵکی قوشتەپە و بۆ دارەتوو بەڕاستی بەداخەوە ئەو کارەساتەی لێکەوتەوە کە بووە هۆی گیان لەدانی کۆمەڵێک کەس لە 12 کەس بەڕاستی گیانیان لە دەستدا بەداخەوە لە قوشتەپە ئەو مناڵەی کە لێرە گیانی لە دەستدا و کە لە ناو دەستی باوکی ئاو بردی بەڕاستی ناخی هەمومانی هەژاند وابزانام تا ئیستاش دەربەکەی نەدۆزراوەتەوە ئەو شەوە بەڕاستی یعنی شتێکی لە ناکاوە بوو یعنی خەڵک هەمووی لە ماڵەکانی خۆیان خەوتبوون لە کاتی ئیسراحەت و لە سەعات 1:30 و 2 شەو ئەو شتە ڕوویدا بەڕاستی بنەوەتە ماڵم ئەلێرانەیە لەسەر ئەم کەندەم کاتێکە هەستام یعنی قەت تەسەوری ئەوەمان ناکرد بەو شێوەیە یعنی ئەم بارانە بەو فوچەتی ئەوها ئەم لافاوە بێت کاتێکە هەستاین یعنی کارەسات بوو بەڕاستی خەڵکی قوشتەپە زۆری خەوتبوون من خۆم لەگەر ئەو جیرانەما کە دەرچوون بە سیارە گچوونە ئەو گەڕەکەی ئەو دیوە خەڵک هەمووی خەوتبوو خەڵک تاقەی ئەکرد سیارەی حکوومەت ئەگەڕا بەناو شارە کە خەڵک بە ئاگا بێنێتەوە خەڵک هەبوو یعنی ئاو چوو بۆ ماڵەکەیەوە ئەنجا بە ئاگا هاتبەوە بەڕاستی شەوێکی زۆر ناخۆش بوو بە مەترێک زیاتر ئاو لەسەر جادا دەڕۆیی یعنی ئەم پیاوە 2 نەفەرنە ئەو بەنزیخانەیە بوون خەرکی قوشتەپە بوون هاواریان نەکرد ئێمە هەمومان لەوێ بووین یعنی هەتا ئێریان ئابوو بەس بە دەستیان موبایلەکەیان پێوەما بوو هاواریان نەکرد 2 جا 3 جا ئەم پیاوە بە شۆفەر لێیدا یعنی ئێمە پێمان ناخۆش بوو گوتمان قەینە ئەوانەوە بەڵام تۆ شۆفەرەکەت ئاو دەبێ یعنی نەیتوانی 2 جا 3 جا لێیدا نەیتوانی بچی ئەو 2 نەفەرە ڕزگار بکات لەوانەیە هۆکارە بێ مۆزوعی ئەو گەڕەکی ئەو بەرەوە معرەجەکان بە حەقەت یعنی ئەوەی کە من معلوماتم بێزانی بێتم وابزانم هەر معرەجێک 1000 متر بەڕسمی ئەوە بە قانونی دراوە پیان و معرەجە و وەرژیراوە حکومت ڕەزامەند بۆ لەسەرەوە بە ڕەزامەندی خۆی داوێتی بەڵام لەسەر ئەوە ئەو 2 معرەسێ معرەجێکە بە زۆری خەسارەیان بووە ئەوانە وابزانم عنی هۆکار بوونە بۆ تەسکبوونەوەی شوێنەکە ئەوانە سیاریان لە دەرەوە بۆ هاتووە بە تڕێ لە هەموو سیارەکە لە سیارە و عارەمانە هاتووە لەوانەیە لە حەدی خۆیان زیاتر چۆتنە پێش و سەحینەکەیان گچکە کردوتەوە کە بیدایەتی ئاوەکە هات ئەو سیارانەی هەر گرت و لە ئەو منهۆڕێکە گرتی ئەو منهۆڕی ئاوەکە برین ئەوەی ئیستانی لە مێژە ئەو منهۆڕە کراوە ئەو منهۆرانەی گرت کە گرتی ئاوەکە پەنگا بووە کە پەنگا بووە هەم بووە خەسارە بۆ خۆیان هەم ئەو ئاوەش یعنی بە زۆری کە پەنگایە لە هەموو لایەکەوە نەک لە منۆڕەکە لە هەموو لایەکەوە قرپی ناو قوشتەپە بووە یعنی ئەوە نەبوو تەنها بەس لە شوێنی ئاوەکەەوە بێ ئەگە بێت و ئەو معرەجانە نەبوایە و ئەو سیارەنە ئەو منهۆڕیان نەگرتایە بۆ شێوەیە ئەو خەرکەس دەرمەند نابوو گەڕەکێکی کامل زیاتر لە 350-400 ماڵە هەر هەمووی ئاو چوە ماڵی ئەگەر بێت و ئەو کەلێ ئەو سیارەنە نەبوایە یعنی نەچواتە ناو ئەو منهۆڕەوە ئەو ئاوە دەهات زەڕیشی ئەبوو بەڵام شوێنی خۆشی ئەکردەوە بەڵام خەرکێکی وا زۆرمەند نابوو عنی ئەوە نابوو معرەجی سیارەکان بۆ ئەم گەڕەکەی ئێرە نا بەڵام بۆ گەڕەکی ئەو بەرەوە ئێمە بە هۆکاری ئەزانین وەکو ئەوەی کە چۆتینە لای مۆزوعەکە ئیشەکەمان بینیوە شتەکەمان بەچاو خۆمان بینیوە بە عەمەلی من هەر ئەو شەوە چووم بۆ بەیانەکەشی لەگەر کاک پشتیوان هەموو چوین بینیمان
ئەو شوێنە ئەگەر بێت و ئەو کەلە سارانە ئەو منهۆڕیان نەگرتایە ئاوەکە دەهات من نارێم زەڕی نابوو زەڕی ئەبوو خەسارەی ئەبوو بەڵام لەوانەیە یعنی گیانی لێ نەکەوتایەتەوە. وەکو ئێستا ئێمە لە ناوچەی قوشتەپەین ئەو شوێنەی کە ئەبینین لافاوەکەی تیا ڕووداوە ئێستا کاری تیاکرێت ئەبینێت ئەم چەمانە بە سروشتی زۆر فراوانن بۆیە لە کاتی گەشەسەرنی شاردا بیناو باڵەخانەکان بەرەو ناو چەمەکان ڕۆن چەمەکان پڕەکرێنەوە بەرتەسکەکرێنەوە لە ئەنجامدا ئەو ئاوەی کە بە سروشتی بەو ناوچەیە تێپەڕەبێت لە ئێریایەکی کەمدا لە ناوچەیەکی کەمدا کە ڕووبارەکە بچووکە بێتەوە ئاسی ئاو لەو شوێنە بەرزترە بێتەوە لەو چەمە وەکو ئەوی لێرە بینراوە ئەبێتە هۆی داپۆشنی ئەو ناوچانەی لە تەنیشتی ڕووبارەکەون یاخود چەمەکەون و تێکدانی ئەم بەرەوبەری چەمەکە یاخود ئەو بیناو باڵەخانانەی کە لەم نزیکانە هەن بۆیە ئاوە چێتە ناویانەوە داپۆشتێت و سروشتی ناوچەکەت بە شێوەیەکی گشتی تێکەیەت کە لە سروشتی ناوچەکە بەهۆی تێکچوون و ئەو بیناو باڵەخانەی کرابوو لەم ناوچەیە و پێوانە نەکردنی ئەو پردوو ڕێگاوبانانەی کە لەم ناوچەیە هەیە بۆ هۆی بەرزبوونەوەی ئاوەکە لە ئەنجامدا ئەو ناوچانەی لە دەوروبەری با بڵێن یاخود لەسەر ڕووبارەکە لەسەر چەمەکە دروست کراون لەم ناوچەیە هەمویان ئەوە بوو ئاوچوە ناو ماڵەکانەوە ناوگەڕەکانەوە شۆستە و شەقامەکانی داپۆشی تەنانەت لە هەندێک ناوچەدا تەواو ئاستی خانۆکانی داپۆشی بۆ هۆی نقمبوونیان و ئەو پردوو ڕێگاوبانانەی هەمانە هەندێکیان بەتەواوەتی تێک دراون ئێستا بینین لەم ناوچەیە هەندێک لەو ڕێگاوبانانە تووشی داخوران بوون بۆیە مەترسی زیاتر لەم ناوچەیە بە دوای خۆیانهێنێت دوای لافاوەکەش دوای ڕوودانی لافاوەکە یعنی تەنها کارە ساتەکە ئەوە نییە لە کاتی ڕوودانی لافاوەکەیە بەڵکو دوای ڕوودانی لافاوەکەشە ئەبینین هەندێک داخوران ئەبێتە هۆی لەوانەیە پردێک بڕوخێت لەوانەیە ڕێگایەک بڕوخێت مەترسی بە دوای خۆیان ئەهێنێت. بەڵام ئەم فراوانیە ئەگەر لە بەشی سەرەوە دیقەتی پردەکە بدەین تەرکیز بکەین سەیری بکەین چامبەری پردەکان زۆر بچووکترە لە سنووری ڕووبارەکە باشە ئاو لەکوێوە بڕۆ ئەگەر بێت و بۆیە وەکو هاوڵاتیانی ئەم ناوچەش باسییان کرد بە مەترێک مەترونیوەک ئاو بەرزتر بۆتەوە لە ناوچەی پردەکە لەبەرەوەی سنووری پردەکان بچوو کردوێتەوە سنووری ڕووبارەکە گەورەترە لە هەمان کاتدا لە بەشی خوارتر کە ئەگەر ئێمە دیقەت بدەین ئەو بینا و باڵەخانانەی کە دروست کراون لەم ناوچەیە تەنانەت چەند گەڕەشێک ڕاستەوخۆ لە ناوەندی چەمەکەیە خۆ لە ناوەندی ڕووبارەکە دروست کراون لە بەشی خوارەوە بۆیە ئەم ئاوەی لە بەشی سەرەوە هاتووە بۆتە هۆی بەرزبوونەوە و قاتی یەکەمی ئەو بینا باڵەخانانە بە شێوەیەکی گشتی هەمووی ژێر ئاو کەوتووە بەهۆی بچووکبوونەوەی سنووری ڕووبارە و چەمەکەوە. چەندین هۆکار هەن بۆ دروستبوونی لافاو گرنگترین ئەو هۆکارانەش بریتین لە بارانی زۆر و بەخوڕ بارانێکی بەردەوام دوای بەفربارین و توانەوەی خێرای بەفر کەمی سەوزایی و دارستان تێکدانی سروشت و گۆڕینی ڕێڕەوی ئاوی شی و دۆڵەکان
ڕووخاندنی بەنداوی ئاوی دەستکرد و ئاوبارە دەستکردەکان، گەشە سەندنی شار و زیادکردنی ڕووبەری کۆنکریت و قیر و بینا، گیرانی ڕێڕەوە ئاویەکان لە ناوچەی نیشتەجێبوون، زیادبوونی ژمارەی دانیشتوان و شارەکان، شەپۆلی دەریایی یان سۆنامی لەو ناوچانەی نزیک کەنارە ئاویەکانن، گۆڕانکاریەکانی کەش و هەوا. من وەکو هاوڵاتیەکی قوشتەپە بەڕاستی هاوکاریان بوومە لەو کارە ساتەی لەو دووسێشەوەی کە ڕوویدا بە هەموو هەوڵ و توانای خۆم ئەوەندەی پێم کرابێ بە شۆفەر و بە حەفارە و بە گرێدەر و بە تێکەڵە و بە گەڵابە و بەشتیوا هاوکاریان بوومە بەڕاستی ئەو کارە ساتەی لەو دووسێشەوە ڕوویدا لە 93 بوو 94 بوو ئەو کاتە من مناڵ بووم لافاوێکی ئەوە هات ئەگەر نا چەند ساڵە ئاو بەو شێوەی سەر نەکەوتۆ لەو نەعە شوێنەی کە لێرە ڕوویداوە. ئەو خەڵکە لێرە لە کۆمەلگەی مزوریان سێ گەڕێک بە کاملی یعنی قاتی خوارەوەیان بەس لە بن پانکەیە لە قاتی یەکەم هەر هەمویان چوبنە قاتی سەرەوە بە شۆفەر دەمانگواستنەوە لەسەر جادای ڕیسی دەکا کەرکووک هەولێر تەسەوڕی مەترێک مەترونیەکمان دەکرد ئاو بەرز بوو لەسەر جادای ڕیسی خەڵکێکی زۆر زەرمەند بوو لە ناو مزوریە بە تایبەتی سەر دوکانەکە سەر دسرەکان کۆمەڵێک دوکان یعنی زەرمەند بوونە زەرمەندێکی یەکجار زۆر یعنی ماڵەکان ئەوەی هەبووە ئاو بردوێتی ئەوە نەبووە بەس بڵێ خەسارەی بووە هەر ماڵەکە بە کاملی ڕۆیشتووە بەخوای دەوری 100 نەفرێک دەبوو ئەوها لەو بابەتە بەچێ لێ شۆفەر ڕزگار کرا چکە 4-5 جار بەس ئافرەت و مناڵ و پەکەوتەی تێبوو ئەوە نەبوو بڵێ زەلام چکە زەلامەکان بە سەربانەکاندا ڕزگاریان دەبوو بەڵێ بەس بە چەندین کەسی شەبوو لێرە جەنابی مدیر نەحیە و شارەوانی تەلەفۆنی بۆیان کردبوو گوتوبیان ئێمە ناتوانین بین پێمان ناکرێت دیارە توانایان نەبووە ئایا حەزیان نەکردووە مەسرف بکەن ئایا ناتوانیوە لەو بابەتانە بێن هاوکاریان بکەن ئایا شتێکیان لە بەردڵ بووە ئەوە حاصل نەهاتوونە هاوکاریان ئارێ وەڵڵا. یەکێکتر لە هۆکارەکان کە باسمان کرد کە دەستی مرۆڤەکانی تێدایە بریتە لە ئەو وەساخە و پاشەڕۆیانەی ئیتر هەر پاشەڕۆیەک بێت و بە تایبەتی تر ئەو پاشەڕۆیانەی ئێستا کە ئەیبینین لەم بەشەی سەر ئەم چەمەی کە ئێستا لە دوامانەوەیە بریتە لە پاشەڕۆی بیناسازی بەڕاستی ئەگەر تەرکیز بخەینە سەری لە زۆربەی ناوچەکان ئەو شوێنانی کە لافاوتیە ڕوویداوە چەمەکانیان بچوو کردێتەوە بە فڕێدانی پاشەڕۆیەکی زۆری بیناسازی کە بەڕاستی ئەمە شێوەیەکی زۆر نازانستیانەیە بۆتە هۆی بەرزبوونەوەی ئاستی ئاو لەو چەمانەیە و ئەو گەڕەکانەی کە ئێستا ئاویان تێچووە 160 هۆکارەکەی بریتی بۆ لە بچووکردنەوە و بەرتەسەکردنەوەی بم پاشەڕۆ بیناسازیانە کە ئەکرێت مەعالەجە بکرێت و چارەسەر بکرێت. یەکێکی تر لە هۆکارەکان بەڕاستی ئاوەڕۆیە کە هەند بەشێک لەم گەڕەکانە هەر ئاوەڕۆیان نییە کە ئاویان تیا کۆبەتەوە و مستەوای ئاوتیایە بەرز بۆتەوە و ئەو شوێنانەی کە ئاوەڕۆیان هەیە یاخود ڕێڕەوی ئاویان هەیە لە ناو کۆڵانەکانە و ئاوی لێڕات لە هەمان کاتدا تووشی گیران بوون بۆیە پاکردنەوەی ئەم ئاوەڕۆیانە یاخود ئاگادارکردنەوەی هاوڵاتیان لە پاراستنی ئەم ئاوەڕۆیانە بۆ ئەوەی نەگیرێت و ئاو بەرز نەبێتەوە کە ئەمەش هۆکارێکی تر بۆ لەو گەڕەکانە بۆ توشبوونی ئەم لافاوە.
لافاوەکە سعات 2:30 بەدوا و لافاوە هەستایانی ئاوێکی زۆر بەقوات هات تقریبان ئاوەکە بەژنێکە بوو مەتر و 50 بەسەرەوە بوو ئەوەتە زیانی گیانی هەبوو لەو ماڵی بەرامبەرمەوە منیش خۆم دوکاندارم ئەلێرە زیانێکی زۆری بەرکەوتووە دوکانەکەم کەمترین ئەشیان بە ساغی ماوە و ینی بای ئەوە نەماوە کە ئیشی لەسەر بکەم. جمعە بوو تقریبان پاش ساعت 3 ئەوەکە لێرە هات لێرە هات باخڕێکی گەلێ گەورە عنم بە قەدەرایی پانایی کۆڵانەکە ئاو هات و بەرزیش گەلێ بەرز بوو هات خۆی جاران ئێرە ڕێ بوو ئەو خانوو نەبوو ئەو خانووە تۆ چۆن تەوزیعکرا ئەوە نازانین خۆی ئەو کۆڵان بۆە بەرامبەری ئاوەکە بڕۆشتایە بەس کە تەوزیعکرا بە واستە بە هەرچۆنە بێ نازانینەوە چۆن تەوزیعکرا کرای خانوو کە ئاوەکە بەسەری هات دای لەو خانووانە کە لەو خانووانەیدا ڕێ نەبوو بڕوە ئەوجا گەڕایەوە بۆ چێ بۆ ماڵەکان ئەوجا ئەو هات بۆ ماڵەکان تقریبا ئەو جیاشۆنەکەی دیارە تقریبا 2 مەتر بەرهان لەسەریەوە یعنی ئینسان نقومەکە ئێمە ئەو ماڵێمەیە ئەوەکە بەسەری هاتە ژوورەوە دایکم و نەکم و خوشکە گەورەکەم و خوشکە مامۆستاکەم لە ژوورەوە بوون لەناو هۆڵەکە بوون وتی ساعت 3 بوو بیاران بوو وتی هاتمە دەرەوە چین کچڵانکەکانمان کردەوە وتمان با ناوک بگیرە ئەو سێرماکە بۆ ڕێگیرا بوو جەماعەت کردیانەوە وتیان خەڵات دوایی ئەوەی پێ نەچوو ئەوەکە هاتە ئێرانە خوشکەکەم تەلەفۆنی بۆ مابراکەم کرد بۆ مابرایم کرد بۆ مابرامی کرد خۆی ئاگادار بوونیان وتی ئاگاتان لێ لافاو دیە خوارزاکەم سیارەکەی لێ ڕاگرتە بوو تەلەفۆنی بۆکە وتی وەرە نەزات سیارەکەت بێنە سەر ڕسیفەکە نەوە ئاوبی بە ئەوە وتی سیارەکەی سوڕاندەوە وتی گەیشتە ئاودی و تەلەفۆنی کەوتی نازات فریامان کە ئاو بوومانی ئەوەندە بوو خوشکە گەورە بەرە چوو خوشکە گەورەکەم هێنا بووە تا ئێرانە تو بڕە بە سەربا هاوارکە و بەشکم فریامانەکەون ئەوە گەڕا بۆ ئیتر شەپۆلەکە بە سەری لێدا بڕاست بردوێ ژوورەوە کە چوونە ژوورەوە تەماشا ژوورێ بکەن عنم ئاوەکە ئەوەنە بە لەحزات ئەوەنە بە قایمی هاتە بوو ئەو ئاستی ئاوا پێ ئاستی ئەوەنە بەرزەوە 2 مەتر ئەسکەی 2 مەتر بەرز بووە ئەلێرە ئەو تەندروستانە ئەلێرە بوو هەمووی هێنا بوو ئەو غاز و حاوی و ماوێنی هەموو لە دەرەوە بوو هەموو هێنا بۆ سەریان هەرسێکیان ئەلێرە کەوتو بوو ئەو ئەشیای دەرەوە هەمووی هێنا بۆ سەریان هەمووی لور کرده بوو ئەو ئاوە یعنم سەلاجی بەردا بۆ کانتۆر لەو سەر بوو هەمووی بەردا بۆ ئێرە هەمووی هات بۆ لای دەرکە ئەوە دایکم بەخۆی فەقەرات عەمەلیاتی هەبوو ئەلێ سیستەمان بۆ سیستەمەکەی قەڵب کرد بۆ ئەلێرانە خۆشیان ئەلێرانە هەرسێکیان ئەلێرانە کەوتو بوون ئەمە تەلەفۆنیان بۆم کرد مابراگەکەم دووقاتە مەجالیان نەبوو بێنە خوارەوە تەلەفۆنیان بۆم کرد وتیان ماڵ داهامین ئایتێسۆ فریاکەوە وەڵام میشەر هاتم وتیان جەماعەت وتیان نەفەرێ بێ لە هی خۆتان لەگەڵمان بێتە ژوورەوە ناخۆشە بەتەنی ئەوەرین خۆمان وەڵامیش پێشیان کەوتم هاتمە تا ئێرە کارە نوانە بوو ئەوەنەم لە ئاوا بوو هاتم بەس نهاتمە ژوور هەتا لەی ئەلێرانە زێجە نابوت هاوارم کرد دایکە هیچ دەنگ نەبوو وتیان زان ئەبێ دەرنەسوێتن وەڵا گەڕامەوە جەماعەت ڕۆشتنەوە سەرەوە من هەمیسان گەڕامەوە تەحەملم نەکرد هاتم هەمیسا هاوارم کرد ئیسفادەی نەبوو گوڵۆپیشی ئیشێکە ترسام کارەبای تێدا بێ وەڵا هەمیسان گەڕامەوە کە گەڕامەوە ئێرانە چوومە لای دەرکە ویسمان دەرکە بکەینەوە ئاوەکە بڕا بەشکم بیا دۆزینەوە بەڵام دەرکە نەدەبوو دەرکە ئاوەکە دەفعی کردبوو هەرچەند حاولماندا نارد بە چەکوش لێمەدا بیشکێنم نەدەشکا وەڵایتر دوایی ئەو پلێتم شکان ئەوە دیارە هەموو پلێتەکەم بە چەکوش شکان ئاوەکە ڕۆی ئەو دابەزی پلێتەکەم شکان ئاوەکە ڕۆی دابەزی ئەو جاهاتینە ژوورەوە سێرماکەی جەنازەکەم لێکردن ئەو جا هێنامانە دەرەوە بە شۆفۆر 3 کەس مامەفاتی کرد یەکێکیان مامۆستا ڕەمزیە لە مەکتەبە ئێرەیە ئەو خوشکما ئامینەکەریم دایکمە خەتیجە حوسێنیش نەنیکمە نانکەم بە سەردان هاتبوو خوشکەکەی گەورەکەشم لە کەرکۆ هاتوو بەڵام ئەو لە خاڵە جاگە قوتاری وەڵای کاکە یەکەم کاری خوا ئەوەی بەس دووەمیش لەسەرەوە ئەو بەنداوانە پڕەبێکە پڕەبێ ئەشکێن ئاو ڕێی خۆی کاتەوە سێمینیش ئەو ماڵانەگەوە کۆڵان بووە ئەوەکە ڕاست دەڕۆی ئەو کارساتە ڕووی نادا ئەو دووخانەوە بەرامبەر کۆڵانەکە یەکەم جا تەوزیع نەکرا بەس دوای چۆن تەوزیعکرا ئەوە نازانم
ئەگە ئەوە نەبووە ئاوەکە ڕاست لەوێ دەدا ڕاست دەڕۆی ناگەڕا بەسکە لە خانووی داگەڕا بۆ هەموو ماڵەکان تووشی هەموو زەرر بوو وڵی ئەوانە لەخوا بەزە زیانی ژیانیان نەبوو بە زیانی مادیان هەبوو ئێ بەڵامیمە زیاتر ئەو زیانی بوو هەم خانەکەشمان وێران بووە هەم نەفەرەکانشمان ئەو ماڵەکە هیچ بوو جێن لەماڵنی ماڵەکەمان فرەدا جێمان لێ نەبوو هەرمووی دووە ڕۆژ فرەماندا دەرەوە شۆفڵباری کردی ببی هیچی لێ دەبنس مەترسیەکانی لافاو بەپێی شوێن و ماوەی بەردەوامی و دابارین و خێرایی و لێژی ناوچەی لافاوەکە و بڕی لافاوەکە بە قوڵی ئەگۆڕێت ئەو مەترسیانەش بریتین لە لافاو لە توانایدایە ببێتە هۆی لە ناوچوون و گۆڕین و تێکدانی ژیان و ژینگەی ناوچەیەک تێکدانی بینا و باڵەخانەکان پرۆژە گشتی و گەورەکان ڕووخانی پرد و تێکدانی سیستمی ئاوی خواردنەوەی شارێک یان ناوچەیەک ئەبێتە هۆی هەڵگرتنی سەیارە و درەخت و مرۆڤ و ئاژەڵەکان و بردنیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەبێتە هۆی ڕووتانەوەی خاک کاریگەریە درێژخایەنەکانی لافاو بریتین لە کاریگەری گەورە لەسەر ئابووری ناوچەی ڕوودانەکە بەجێ ئەهێڵێت بەهۆی دووبارە بنیادنانەوە و دروستکردنەوەی بینا و ڕێگاوبان و پرۆژە گشتیەکان ئەبێتە هۆی تێکدانی تەندروستی و دەرونی بەهۆی مردنی کەسانی نزیک و ترس و تێکچوونی سیستەمە ژینگەیەکان کەمبوونەوەی خواردن و بەروبوومی کشتتوکاڵی لە هەندێک ناوچەدا واللهی لافاوەکە ئەگەر بڵێن هەر کەسێ هەستێ بڵێ وڵا خەتای حکومەتە خەتایەکەی حکومەت لە چیایە خەتایەکەی حکومەت لەوایە کە ئاوڕۆیەکان تۆزێ خراپن و قیرتاوی جادەکان و کۆڵانەکانمان بۆ ناکە فەرم و ئەمە کۆڵانی منە من 8 ساڵە خانوم کڕیوە ماڵە شەهیدیشم خۆم کڕیومە ئەوان نەیان ناوە بە من بە ئارەقی ناوچاوی خۆم کڕیومە فەرم و ئەمە جادەکەمە یعنی بە شایستەم نابینێ قیرتاوم بۆ بکات ئەم عالەمە هەموو فەقیرە ئەو ئاوی لەو کەند و ئەو کەندی هەردوو لای هات ڕەسەن لێکیدا لەو ناو ئەوە کردیە شەپۆڵک ئەو شەپۆڵە چی کرد ماشەڵا ڕاست ئاوەکە بە توندی هینای بە توندی هینای هەتا چوە ئاخر ژوور ئەو هەتا ئەو مەزرانەش کراوە هەمووی نایلۆن و شت و تەپە دۆر و ئەو شتانە و چەند حاویە و شت هەمووی بەردەرجی سەر مەنهۆڵەکانی گرتبوو هەتا شارەوانی گەیشت و ئەو هات 5 سعات ئاو لەناو ئەو ماڵانە ماوە ئەو 5 سعاتەش چی کرد هەستا ئاو ڕێڕەوی خۆی کردەوە کاشیەکان دابەزیە ئێستامەش ئەوە لەبەر چاوی کامێرەکەی جەنابتانەوە دیارە ئەو ئێستامە هەڵمان کەندادیتەوە خۆی چی بوو ئەو کەندانەی کە ئەو ئاوەی پێدا ڕێڕەوەکان هەموو گیراون شەوان قەلاب و شت ئەو پیسی و بلۆک و خانی تێکردری هەمووی کراوەتە ناو شیوەکە کەندەکانەوە لەوێەوە ئاو ڕێڕەوی نەما سەرکەوت کە سەرکەوت لەو لایش برێن لای مزگەوتەکە سەرکەوت لای قەبرستانیش سەرکەوت ئاوەکە ئەلەو ئێرەش جێگاکە تۆزێ نویترە لە مەنتیقەکە ڕەسەن ئەو لافاوە دروست بوو ئێستاکەش وەلەو پاشان کردیتەوە بەس ئیشاڵا شتیوە جارێتر ڕوو ناداتەوە بە تێڕوانین لە نەخشەی ئاوی ڕووبار و چەمەکان و داتاکان لە باشووری کوردستان چەندین شوێن و ناوچە و گەڕک هەیە کە لە زۆنی مەترسی زۆری لافاودان ئەوەی لە هەولێر ڕوویدا و ڕوودەدات تەنها کارەساتی سروشتی نییە و سروشت تێیدا هۆکاری سەرەکی نییە بەڵکوم لە دیزاینکردن و پلانی فراوانبوونی شاردا تەنها بنەمای ڕووکەش و گەورەکردن و فراوانبوون لە بەرچاو گیراوە لای هۆکار دروستبووین لافاوەکە پاش ماوەشی زۆر لەو مەنتیقەی فرێت درێ ئەو بەربەستەش کە دروست بۆ لێکوانە بەڕاستی حکومەت چەند سارە کەمتەر خەم بووە لەو کاتێ ئێستا ئەو عەفرێ هات بە جوانێ ئەوەی ئێستا کردی پێشتر بگیر باید تووشی وەزعی نەدابووین بەڕاستی هۆکاری ئەوەش لەسەرەوەش چەند بەرپرسێکەوە ئاماژەی پێ دەکەن کە شاری زەیتونیش عین شتا لەسەر ئەو ڕێ دروست کرێ ئەو ڕێ بخۆی ڕێی ئاوەیە ئێستا ئەو شارەی لێکرایە بە پاشانیش لەسەرەوەی مانتیقەی باغەمرە ئەو لای سەدی لۆ کرایە ئەو سەدانەش عەنمیتە هۆکاری عەن بەڕاستی ئەو پاشڕوانێ بەر ناو شاری ڕادین ئەوانە خانیەکان کە تێک دەدرێن خانی نوێ لەسەر دەکەنەوە پاشڕۆکە لەو
لێواری فرێدن ئەو لێوارەش دەبێتە هۆی دروستبوون و ئاستەنجیل و ئاوەکەی کە هۆکارێک بوو ئەوش بەڕاستی عنی ئیمیژەوە سیارەی منە و عنی لە پاشتی ڕۆژی دەرماینای لەوبەری عنی لە زۆر شکر لە خۆی گەورەکە بخۆمان سەلامەتی منداڵەکان سەلامەتن الحەمدوللا بەس حەقوا عنی ئەمە چەند سارە داوا دەکەن ئێستا ئەو زیادانەمان لەو قرتاب نەکرایە یعنی زۆر پێسەیرە ئەمە پارەمە قیرمان لێوەرە گیرا چەند سارە 10 سارێک وانە قیرمان لەو نەکرایە 10 سارە لێکوانە یعنی ئەوانە ئەگەر خەرکە سەبەبی یەکەم بیا زبرێکوانە فرێداتن حکومەت سەبەبی یەکەمە نەک خەرکە جێنێ هەرچی فرێداتنەوە حکومەت کە ڕقابەی نەمراقیب نەبیتن بەکەی خۆی شەریکاتن خەرکە عنی تاوانشی نییە تاوانی سەرچی حکومەتە ئەمە سنووری شارەوانی پێنجی سنووری شارەوانی پێنج زۆرە چەندی دەکەین ئەمە دەرەقەت شارەوانی پێنج نایەن شارەوانی پێنج جێ لە خەرچی ڕناگری بەڕاستی عنی حساب لە خەرچی ناکاتن پارێزگای هەولێر لەبارەی زیانەکانی لافاوەکە ڕایگەیاند ئەو چۆتە 2509 ماڵ و زیانی بە کەلوپەلەکانیان گەیاندووە 402 خان و زیانمەند بوون 867 ئۆتۆمبیلیش زانیان بەرکەوتووە 153 دوکان و مارکێت و کارگە زەرەرمەند بوون نزیکەی 20 بۆ 21 ملیار دیناری عراقی زیانی هەبووە خاڵێکی تر پێش ڕوودانی لافا و پێویستەکان نەخشەی یاخود ئەو زۆنانە دیاری بکرێن کە مەترسی لافاوێن لەسرە بە تایبەتتر ناوچەی چەم و ڕووبارەکان ئەم نەخشانە لای خۆمان بە شێوەیەکی زانستی نین و نەکراون ئەگەر هەش بێت زۆر کەمن بۆیە نەخشەکە دیاریەکات ئایا لە چ زۆنێکی مەترسیای ئەو کاتە بەپێی ئەم زۆنانە کاری لەسەرەکرێت وەکو ئێستا کە بۆ دەوروبەری ڕووبارەکان پاکرێنەوە چەمەکان پاکرێنەوە ئەیبینین کە هەوڵی حکومت بەردەوامە بۆ ئەوەی جارێکی تر ئەم لافاوە نەڕوو نەدەنەوە ئەمە لەسەر ئەساسی زانستی نەخشەی مەترسی لافاو بێت بێگومان دەرەنجامێکی زۆر باشترە بێت لە پێش ڕوودانی کارەساتەکەیە. فراوانکردنی هەڕەمەکی شار دروستکردنی چەندین پرۆژەی تایبەت و گشتی لە نێو یان نزیک ڕێڕەوە ئاوێ سروشتیەکان و پڕکردنەوەی چاڵ و چۆڵ و کەندە دەستکرد و سروشتیەکان لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی لافاوەکانی هەولێر بوون هەر پرۆژێک دروست دەکرێت دەبێ هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی بۆ بکرێت بەڵام زۆربەی پرۆژەکان ئەم هەڵسەنگاندنەی بۆ ناکرێت بە پێی وتەی پسپۆڕان و شارەزایان ئەگەر سنوورێک بۆ ئەم بێسەر و بەریەداننرێ دانیشتوانی شارەکان تووشی کارەساتی ژینگەی زۆر گەورە دەبن چونکە کەلتوری پینە و پەڕۆ بۆ پرۆژەکان وەک بۆمبی کاتیە و ڕۆژێک هەردێت دەتەقێتەوە.